مووسڵ و سنجار و بەشێکی مەخموریش قوربانی دەستی داعش و دەستی تعریب و دەستی ئەم کارەساتەی کە بەسەر ئێزیدیەکان داهاتووە. بۆیە ئێمە دەبی لە پەیوەندیمان لەگەڵیان و لە بابەتی ئامادەکردن فەرقەکە لەگەڵ پارێزگاکانی تر، چونکە ئەوانە بەشێکی زۆریان تا ئەم لەحزەیەش لە دەرەوەی جێگای خۆیان دەژین، لە دەرەوەی زێدی باو باپیرانیان دەژین، چوەکو ئەو خانەوادانەی ئەو خێزانانەی کە مادەی 140 دایانگرێتەوە وەکو قەراج و مەخمور و گوێڕ و دیبەگا، وەچە ئەوانەی کە لە ئەنجامی شەڕی داعش هاتوون، چە ئەوانەی لە ئەنجامی شەڕی وشکە ساڵیەوە هاتوون، چ لە ئەنجامی هەبوونی تا ئێستا تێرۆر هاتوون کە لە هەندێک لە ناوچەکان شانە نووسوەکانی ئیرهاب دەست بەکارن. ئێمە پێویستە داوایان بۆ بکەین جاری یەکەم بەتایبەتی ئەو ناوچانە ناوچەی گرنگن لە ڕووی مجتەمەعێکی زراعین، بۆیە داوایان بۆ بکەین ئەو شایستە داراییانەی کە تا ئێستا حکوومەتی عێراق نەیداوە بۆیان بدرێتن بۆەوەی لە ساڵێکی وەکو ئەم ساڵی وشکە ساڵی ئیستیفادەی لێ بکەن و پێی بژین